هەرچەندە سروشتی هەرێمی کوردستان پڕە لە باڵندە و جانەوەری سەرنجڕاکێش، بەڵام ساڵانە لە ڕێگای دەواازە سنووریەکان و فڕۆکەخانە نێودەوڵەتیەکان زیاتر لە 500 جۆری باڵندە و جانەوەری گرانبەها و دەگمەن هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت بە جۆرێک بازرگانیکردن بەم باڵندە و ئاژەڵانەدا ڕۆژ لە دوای ڕۆژ لە فراوانبووندایە و بازرگانیەکە 200 ملیۆن دۆلاری تێپەڕاندووە. لە هەرێمی کوردستاندا زیاتر لە 100 کۆمپانیا کاری هاوردەکردنی ئاژەڵ و پەلەوەری زینە و جوانکاری دەکەن. تەنها لە ساڵی 2019دا وەزارەتی بازرگانی و پیشەسازی زیاتر لە 60 مۆڵەتی هاوردەکردنی ئاژەڵ و پەلەوەری داوە. هەر لە هەمان ساڵدا زیاتر لە 1 ملیۆن باڵندە و جانەوەری گرانبەها هاتوونەتە هەرێمی کوردستان. باڵندە و جانەوەرە سەرنجڕاکێشەکان ئێستا بوونەتە بەشێک لە ژیانی هاوڵاتیان، هەندێکیان وەک خولیا و هەندێکیشان وەک جوانکاری لە ماڵەکاندا ڕایدەگرن و بە سەدان کەسیش بازرگانی بەم پەلەوەر و ئاژەڵانەوە دەکەن. لە بژانەوەی ئەم جارەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە دەکەین. بازارێکی جەنجاڵی میلیە تایبەت بە ئاژەڵ و پەلەوەری زینا، بەشێکیان لە گوندەکان و تەنانەت لە پارێزیەکانی دیکەوە هەفتانە خۆیان دەگەێنە ئەم بازارە. هەندێک لە پەلەوەری خۆماڵی تایبەت بە گوندەکان و بەشەکەی دیکە باڵندە و ئاژەڵی زینەن کە لە دەرەوە هاوردە کراوە. ئەوەی جێی تێڕامانە بوونی کڕیارێکی زۆرە لەو بازارەدا، هەندێک وەک خولیا و هەندێکی دیکەش بە مەبەستی قازانجکردن لە بازارەکەدان. جیاواز لەمانە نرخەکانیانە، هەندێک لەو جاندارانە بەهاکەیان زیاتر لە 10,000 دۆلارە. ساری خەفیف هەیە، ساری قورس هەیە، تیر هەیە، احتیمالە گەیشتە تا دەفتەرێک زیاتر هەیە، بە 20 وەرەقەیە، بە 30 وەرەقەیە، بە 20,000 هەیە تا هەتا دەفتەرێک. ئەو تێرەکانی عێراقی قەدیم زۆر تێری جوان بوون، لە زۆر دەوڵەتەکان جوانتر بوو، بەس ئێستا نەماوە گەلێک کەمە. هەموو دەوڵەتە عەرەبیەکان بە عوکمی پارەی کڕیانەوە. ئەگەر نەکرد برێت تێری تار، حتا عەیوانش بزنە سامیەکان دەیاگۆ فرۆشتووە بە دەفتەرێکماندا بۆ دەماندا نازانی خۆی زەرەری کرد. بەرەبوومەکەی نەما لە سارەکەی خۆمە. ئێستا کەم بووە گەلێکم بە خۆی ئەکرێتەوە بە زیاتر. سەرمایەدارمان زۆر دەتوانێت شوێنێکمان بۆ دابین بکەن، دوکانی جوانمان بۆ بکەن، باکرێکە سواڵی وەربگرن، بەس شوێنە مەکانەکە ڕێک و گونجاو بێت. بەس شوێن هەیە فرۆشتووە بە دەفتەرێک و 20 وەرەقە. تیر هەبووە دوو بریسکە لەسەرێک هەتا 140 گەڵای ئاگدار بووینەکە فرۆشتایە. ئێستاوە دۆستە لەگەڵێ بە فەرمو. دۆستایەتی لەگەڵەمە هەیە، ئاشنایە بە مرۆڤ. ناتوانانی ئێستا بەڕاستکەی زاوە دەخۆی پێ بسێندری. چۆن دۆستی ئێستا لەگەڵ ئێمە. لە بولغاریە دێتن، مەجموعەکن دێتن، پێدەرن بخارە. ئێمە لەگەڵ کۆترانی خۆمان لێکی دەدەین. چەند پشتێک هەتا ئەوانەی لێ دەرەچیتن. ئەوجا ئێستا مەقسەد وەکو زەرد، ئەو زەردەکە ئێستا لە هەمووی مەرغوبترا. لە دووی سۆر دێتن، ئەوجا دوایە ڕەش دێتن. نەوعی ئامانەیە وەکو هەلەجەی پێدەرن، ئەمە هەلەجەی پێدەرێن. ئەوانە هەمووی بابەتی خۆمانن، مەقسەد لێرە لە هەولێر ئیشی لەسەر دەکرێتن. لە 100 دۆلارەیە هەتە دەفتەرەشی دەڕواتن. هەیە بە 2 وەرەقەیە، هەیە بە 3 وەرەقەیە، بە 20 وەرەقەیە، بە 50 وەرەقەیە لە دەفتەریش ڕەت دەداتن. ئێستا مەقسەد لەوانە ئەوانە زۆر مەرغوبن، ئەوە نا نەوعیاتی لەوەی هەیە، مەقسەد سەعریەتە دەفتەرەکی دەڕواتە، زیاتری ژەڕاتە، بەشکرد دوو دەفتەری دەڕواتە. ئەو بابەتە کرکوباری سپیە، سەری گەورەیە و پەرچەمی جوانە و ئەوانەیە. خولیا و ئارەزوەکان هەندێک جار زۆر لە پارە بەنرخترن. هاوڵاتیان ئامادەن بەهایەکی خەیاڵی لەسەر ئەم ئاژاڵە و باڵندانە دابنێن کە خولیا و حەزیانە، بەڵام ئەوەی پێویستی زەروریە لە بازارەکە پێویستی بە ڕێخستنەوەیەکی سەرتاسەری هەیە بۆ ئەوی هەم کڕیاران و هەمیش فرۆشیارانی بازارەکە بە ئاسانی بتوانن بازرگانی خۆیان لەم بازارە بکەن، چونکە تا دێت ڕۆژ لە دوای ڕۆژ کڕیارانی ئەم بازارە فراوانتر دەبێت. لە بازارەکەدا سەدان جۆری گیانداری ناوخۆی و بیانی هەن، ڕۆژانە مامەڵەی پێوە دەکرێت. هەندێک باڵندە و ئاژەڵیش هەن کە موڵکی سروشتە و ڕێگا پێنەدراوە، هەندێک جار
ئەو ئاژەڵانەش کڕین و فرۆشتنی پێوە دەکرێ و لیژنەکانی قایمقامیەت بە بەردەوامی چاودێری ئەو بازاڕە دەکەن بۆ ئەوەی ڕێگری بکەن لە فرۆشتنی ئەو جۆرە باڵندە و ئاژەڵانە. ئێستا دەبینین بازرگانی بە پەلەوەر و ئاژەڵی جوانی و زیینەوە پەرە دەسێنە، بەڵام هەندێک ئاژەڵیشان کەی سروشتی هەرێمی کوردستانی هی مڵکی ئەم سروشتان وەکو پێی دەوترێ ئاژەڵی شێوی وەکو قایمقامەتی قەزای ناوەندی هەولێر چۆن مامەڵە لەگەڵ ئەم دۆخەیەکەنەوە. خۆتان دەزانن کەوا خەڵکەکی زۆر ئەو خولیایی هەیە کەوا بەخێوکردنی ئاژەڵ تەیر بۆیە بازاری ئەو جۆرە بازارە گەرم و گوڕیەکی زۆری پێوە دیارە بە تایبەت لە ڕۆژانی هەینی ئەگەر بچی سیر بکەیت، بەڵام بەداخەوە ئێمە زۆر جار تێبینی دەکەین هەندێک ئاژەڵ و پەلەوەری دەگمەن بازرگانی پێدەکرێتن، احتیمالە سنوورەکانیش یان پێدەبڕن ئەو بازرگانیە لە وڵاتانی تر دەیهێنن، نرخەکانیان زۆرە بەخۆیان دەگمەنن. ئێمە وەکو قایمقامیەت متابعی ئەو شوێنە دەکەین لە چەند ڕوویەکەوە، لە ڕووی پاک و خاوێنی، لە ڕووی باڵێن ئەو کەسانەی کە لەوێ کار دەکەن، هەروەها لە ڕووی ئەو ئاژەڵ و پەلەوەرانەی کەوە ئایا چ جۆرێکن، ئایا دەگمەنن، ئایا ڕێگە پێدراون. لەبەرەوەی ئێمە هەماهەنجێکی باشمان هەیە لەگەڵ ڕێکخراوەکانی ژینگە دۆستی و ئاژەڵ دۆستی بە بەردەوامی دەست بەسەر کەلوپەلەکانیاندا دەگیرێ، خۆیان دەستگیر دەکرێن، بەڵام هاوکاری هاوڵاتیانیش زۆر گرنگە. داواشمان لە هاوڵاتیانەکەەوە دوورکەونەوە لە مامەڵەکردن بەو جۆرە پەلەوەر و ئاژەڵانە، هەروەها کڕین و فرۆشتنی پێ نەکەن و ئاگداریشمان بکەنەوە ئەگەر لە هەر شوێنێک بوونی هەبیتن. ئێمە لە ماوەی ڕابردووش هەڵمەتێکمان ئەنجامدا لە ناو شاری هەولێر، ئەویژەوە بوو قەدەغەکردنی جۆرە پەلەوەرێکەیە ڕەشۆلەی پێدەڕێن کە وەرزیە هەر لە کۆنەوە بوونی هەبووە لە هەولێر، لە ناو قەفەزیان دەکردن و مامەڵەی پێوە دەکرا. ئێمە بەڕاستی ڕێگەمان نەدات لە چەندین شوێن کە تێبینیمان دەکرد، ئێمە بەڕەلامان دەکردن و خاوەنەکەشی ئیجرعاتی لەگەڵ دەکرا. لەبەرەوە ئێمە پێشتر ئاگدارمان کردبوونەوە کە مامەڵەکردن بەو جۆرە پەلەوەرە قەدەغەیە. هاوڵاتیش باش بوو ئاگداریان دەکردینەوە لە گەڕەکەکان، لە چەند گەڕەکێک ئێمە تەلەفۆنمان بۆ دات، ڕاستەوخۆ مەفرەزەکانمان دەنات بۆ ئەوەی ئەو پەلەوەرانە بەڕەلا بکەن بۆ سروشت. ئێوە بە نووسراو یاخود بە دیکۆمنت ئەم بازرگان و فرۆشیارانی ئاژەڵوشتانەتان ئاگدار کردوێتەوە کە ئەم جۆری ئاژەڵوشتانە قەدەغەیە بێتە هەرێمی کوردستانەوە؟ ئەمە بەخۆی سزایەکە ئەوەیە کەەوە دەستی بەسەردا دەگیرێ و بەڕەلا دەکرێت لەگەڵ ڕێکخراوەکانی ژینگە دۆستی و ژینگە پارێزی ئێمە کاری لەسەر دەکەین، هەروەها لەگەڵ فەرمانگەی ژینگەی هەولێر و دەستەی ژینگال هەماهەنجێکی باش هەیە. بۆیە ئێمە زۆر جار ئەوەی لە لای خۆمان سزای بدەین، بەڵێ لە ملیۆنێک تاکو 5 میلیۆن دینار سزا دەدرێتن، بەڵام ئەوانەی تر ئەوەی ڕادەستی ئەوانی دەکەین ئەوانیش بەپێی ڕێنماییەکانی خۆیان سزای دەدەن، بە تایبەت دەستەی ژینگە. باشم، ئێستا ئەمە بۆتە بەشێک لە خولیای هاوڵاتیان، ینی کۆمەڵە کەسانیش بژێوی ژیانیان لەسەر ئەمەیە، بۆ هەوڵ نادرێت مەسەڵەن بازارێکی شوێنێکی دیاریکراویان بۆ بکرێت هەرچەنە ینی ببرێنە دەرەوەی سنتەری شارەکانیش. بخۆی ئەو شوێنەی ئێستا لە کۆنەوە لەوێ بووینە، شوێنەکە گونجاو نیە لە هیچ ڕوویەکەوە، کەوتتە ناو جەرگەی شار لەسەر پردی سەیداوەیە، بەڵام ئێمە لە بەرنامەماندایە کە شوێنێک لە دەرەوە شار بۆیان تەرخان بکرێتن کە ئەو کارەی تێدا ئەنجامدەن، لەبەرەوەی بە سەدان خێزانیش خۆتان دەزانن ڕۆژانە کار و کاسبیان لەو شوێنێ و بژێ و ڕۆژانیان لەو شوێنە پەیدا دەکەن. ئێمەکی تاوکاریان دەبین هەر کاتێک شوێنێکی گونجاو کە دەستنیشان کرا تەسمیمێکی ڕێکوپێکی بۆ دادەندرێت کە لە دەرەوەی شار بیتن، ئەو کات ئێمە دایانگوازینەوە بە دڵنیاییەوە. ئەوەی کە زۆر گرنگە لایەنی تەندروستی و ڤێتنەریە بەشێک لەو ئاژەڵانەی کە لە دەرەوە دێرێ چ جۆرە پشکنینێکی بۆ دەکرێت؟ ئایا تەندروستن یەکسەر مامەڵی پێوە دەکرێت؟ ئەکەیت لە ڕووی تەندروستیەوە زۆر گرنگە، بە تایبەت پەلەوەر ئەوانەی ئێستا مریشک بۆ نمونە کە بۆ خواردن هەر مریشکێک بەروبوومەکانی مریشیش وەکو هێلکە و ئەو شتانە لە وڵاتی ئێران قەدەغەیە بێ، لەبەرەوەی ئەنفلۆنزەی باڵندە لەو شوێنەیە. پەلەوەر بە شێوەیەکی خێرا دەتوانیتن ئەو نەخۆشیانە بگوازێتەوە، هەروەها ئاژەڵیش ئاژەڵ زۆر جار نەخۆشیە، بۆیە هەر شوێنێک مامەلە بە ئاژەڵ و پەلەوەر بکە دەبی مۆڵەتی هەبیتن لەلایەن ڤێتەرنەریەوە
پزیشکی تایبەت پشکنینی بۆ بکە بە دوواداچوونی بکە و چاودێری بکاتن ئەویتر ئەو بە نایاسایی با بڵێن لە قەلەم دەدرێ و پێویست ناکە هەبیتن دەبی دابخێت. تا دێت هاوڵاتێکی زۆر لە هەرێمی کوردستان خولیایان بۆ ڕاگررتنی ئاژەڵ و باڵندەی دەگمان زیاد دەکات گرنگی زۆر بەو ئاژەڵانە دەدەن تەنانەت لە ڕووی خزمەتکردن و دابینکردنی خۆراکیشەوە بەڵام چەند ڕێنماییەکیش هەیە پێش ئەوەی ئەو باڵندە و گیاندارانە بکرێت دەبێت پشکنینیان بۆ بکرێت ئەنجا لە ماڵەکاندا ڕابگیرێن. ئەو ئاژەڵانەی کە لە دەرەوەی وڵات دێ پێویستە بەس لەسەر ڕێنمایی تەندروستیەکان بێت لە ڤێتەرنەری هەر ئاژەڵە کە لە دەرەوەی وڵات نەقل دەکرێت لە وڵاتێک لە وڵاتە چیتکە پاسپۆرتی هەیە ڤاکسین پاسپۆرتی هەیە کە ئەوە لوقاحانەی کە لەو کرایە لە بدایەت عمری هەتا ئەو عمرەی کە هەیەی کە هەر سەفەرێک دەکرێت دەبێت لەسەر ڕێنمایی ئەو لوقاحانە بیت بتوانانی بستە وڵاتە چیتکە پێویستە لە بۆ هاتنی ئێرەش نفسی شت کە لە هەر کلینیکێک یان لە هەر پێت شۆپێک حیواناتێک دەفرۆشرێ ئەو لوقاحانەی لۆ کرابی ئەو دەفتەر سەحی هەبی تا دکتۆرەکە بزانی چ لوقاحە کرا و چ لوقاحە چیلۆ بکرێت پێویستە خواردنی تایبەتی بدرێتێ هەر ئاژەڵە خواردنی تایبەتی خۆی هەیە بە نسبەی پرۆتین و ئینەرژیەکەی خۆی دەگۆڕێت لە هەر ئاژەڵێک لۆ ئاژەڵێکتکە لێ هەموو خواردنی تایبەتی خۆی هەیە لەسەر خواردنەکانی خۆی بڕوا باشترە خواردنی ماڵی بە هیچ زۆرەك نابیدرێت دەرەجە حەرارەکەی و ئەو کەش و هەوای لۆ دابینکەی کە پێویستی پێێتی و ڕاضە پێکردنی و گەمەکردنی لەگەر کات بەسەربردن لەگەڵی و پێدانی خواردنەکی باش و پێویستە پابندی ئەو ڕێنمایە تەندروستیانە بن بە تاقیمکردنی جێیەکان چکە جاروێ پێت شۆپێک حیوانەکە دەفرۆشی هەر نفسی کات حیوانەکەیت کە دادنێ ئەوە دەبتە سەبەبێک لە بۆ نەقلکردنی چەند نەخۆشیێک لە هەمان حیوانات لە بۆ یەکتر. وڵاتانی هەناردەکاری باڵندە و گیانداری زینا هۆڵندا بەلجیکا بەرازیل ئەمریکا میسر تورکیا ئێستا ئەو ئاژەڵ و باڵندانە لە هەرێمی کوردستان خەریکە دەبێتە بازرگانێکی گەورە هەروەها لە دوای هاوردەکردنیشی جارێکی دیکە لە ڕێگای هەرێمی کوردستانەوە وەک سەنتەرێکی ترانزێت هەناردەی بەشێک لە وڵاتانی ناوچەکە دەکرێتەوە بۆ ئەم مەبەستە دەستەی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان ڕەزامەندی لەسەر پرۆژەیەکی تایبەت بە پەلەوەر و ئاژەڵی جوانکاری داوە کە لەلایەن کەرتی تایبەتەوە جێبەجێ دەکرێت و دەبێتە یەکێک لە پرۆژە نمونەیەکان لە هەولێری پایتەخت کە ئیتر باڵندە و گیاندارەکانیش شوێنێکی تایبەت بە خۆیان دەبێت و هەروەها بازرگانانیش دەتوانن لەو بازاڕەدا مامەڵە بکەن. کاکرش ئەگەر باسی ئەم مۆڵە بکەین لە چی پێکاتووە هۆکاری چی بوو ئەم مۆڵەتان تایبەت بە ئاژەڵ و پێداویستیەکانیدا کردووە بۆچی ئەم مۆڵەتان دروست کردەوە؟ ئەو مۆڵە پێکاتی سەرچەکەی شوێنی کڕین و فرۆشتنی ئاژەڵ و تەیروتوار و ماسی و پێویستیەکان و خواردنی ئاژەڵە ئەوە یەکەمیان دووەمیان بەشی دووەمیان ئەوەیە کە خەستەخانەیەکی تایبەت بە ئاژەڵ تێدایە ئەو بڵێن ئەو خەستەخانەیە لەسەر مستەوایەکی وایە شوێنی عملیاتی تێدایە شوێنی مەسەلەن وەکو دەڵێ چارەسەرکردنی ئاژەڵ بە شێوەیەکی علمیانە تێدا هەیە لەژێر چاودێری چەندین پزیشکی دەرەوەی وڵاتن ئەوانش کە تایبەتمەندن بە ئاژەڵ جگە لەوەش بەشێکی تری تێدایە بەشی مانەوەی ئاژەڵ ئەوە کە بۆ یەکەم جارە واتە ئوتێلی ئاژەڵ جەنابتان یاخود هەر کەسێشتر ئاژەڵێکی ماڵی هەیە دەیەوێت سەفەر بکە نازانی چی لێ بکە دەینی لای ئێمەی دادنێ کە لە لای ئێمەدانە لەژێر چاودێری خەڵکی پسپۆر و شارەزا ئەو ئاژەڵانە وەردەگیرێ ئاگداری سحەتی ئاژەڵەکان دەبیت جۆری خواردنەکانیان دەبیت و لە هەمان کاتدا ئەو کەسانێک کە ئاژەڵی خۆیانن لەسەر تەلەفۆنی زیرەکی خۆیان واتە سمارتفۆنی خۆیان دەتوان ئاژەڵی خۆیان ببینن لە هەمان کاتدا شاشەیەک هەیە بۆ ئاژەڵەکان دەتوان خاوەنی خۆیان ببینن لەبەرەوەی هەندێک ئاژەڵ هەیە زوو شت لەبیر دەکات تا خاوەنی خۆیان لەبیر نەکە و دەنگش دەگۆڕنەوە لەگەر یەکتر یعنی شتێکی وایە تەکنۆلۆژیاشدا بەشداری کردیە بۆ ئەوەی زیاتر خزمەت بە وارە بێتەکە هاوکاری ئەوە دەکات کە ئێستا بە شێوەیەکی عاشوایی و هەڕەمەکی لە بازارەکانە کۆمەڵێ باڵندە کۆمەڵێ ئاژەڵ دەفرۆشێت ئەکید ئێرە دەبێتە شوێنی کۆکردنەوەی ئەو خەڵکە و بە شێوەیەکی نەک ئێمە زۆر بە چاوی تیجارەت سەیری مۆزوعەکەمان نەکردە بەڵکوم بۆ ئەوەیە زیاتر حەزارەت و زیاتر پیشاندانی پایتەختی هەرێمی کوردستان هەولێر بە جیهان و بە خەڵکی کە ئێمە حەزارین و دەتوانین شت بکەین لە خەڵکیش باشتر نەگوەکو خەڵک بازرگانی کردن
بەم ئاژەڵ و باڵندانەوە لە کوردستانە چۆن دەبینی خۆی لە چیا دەبینێتەوە؟ دەمان ئەو خاڵە زۆر گرنگە. ئێمە دەتوانین بڵین کوردستان بە هەر سێ پارێزگا و بە تایبەتیش هەولێر لەبەرەوەی کەوتوتە ناوەڕاستی ئێرە شوێنێکە بۆ هەموو وڵاتانی دەوروبەر و لە دەرەوەش. باوڕت هەبی ساڵانە بەدەیان ملیۆن دلار ئاژەڵ و تەیروتوار لە وڵاتانی لە ئەوروپا و لە ئەفریقیا و لە ئاسیا دێتە کوردستان و لە کوردستاندا جارێکی تر دەچێتەوە دەرێ ئەوجە دەستە بەغدا دەستە ئێران دەستە سووریا لە سووریا دێتە ئێرە لە تورکیا دێتە ئێرە لێرە دەستە تورکیا یاخود دەستەوە بەغدا لە بەغدا دەستە خەلیج لە خەلیج دێتە ئێرە وای لێ هاتیە بەڵام دیار نییە بەداخەوە بازرگانیە بزرە بازرگانی تەیروتوار و ئاژەڵ لێرە لە کوردستان لە عێراق هەولێر دەتوانین بوویتە سنتەری ئەو بازرگانیە و هیوادارم ئەوە بە نەزەڕی اعتیبار وەربگیرێ حکومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی بڵێن زراعاوەتە بەشی بەیتەرنەری ئەوانە احتیمام بۆ مۆزوعە بدەن و زیاتر ئاسانکاری بکەن لە ژێر چاودێری خۆیان بۆ هێنان و دیسان بۆ جارێکی تر بۆ تەزدیرکردن واتە بۆ هەناردنی ئەو ئاژەڵانە و ئەو تەیروتوارانە و ئەو خشۆکانی کە دێتە لە کوردستان یا لە کوردستان. زۆر باشە. ئێوە ئێستا وەکو کەرتی تایبەت هەستاون بە دروستکردنی مۆڵێک تایبەت بەم بابەتە وەکو لایانی حکومی چۆن پاڵپشتیان کردوون ئاسانکاریتان بۆ کراوە ینی پێیان خۆش بە پرۆژەی واتان کردووە؟ ئەسڵەن لە ئەساسدا ئێمە پارتنەرین ئێمە شریکی حکوومەتین ئێمە لە جیاتی حکوومەت ئەو ئیشە دەکەین و ئەو پرۆژەی ڕاستە ئێمەیە بەڵام بە پاڵپشتی و پشتەوانی حکوومەتی هەرێمی کوردستانە یەکەم شت بە پشتەوانی دەستەی وەبەرهێنانە چکە پرۆژەی دەستەی وەبەرهێنانە ڕاستە ملکێتەکەی و وەختە مەسرفەکەی دەگەڕێتەوە بە ئێمە بەڵام بە پشتەوانی دەستەی وەبەرهێنانە دەستەی وەبەرهێنانی گشتی ئەو دوایەکە هەولێر و لە هەمان کاتیشدا پارێزگای هەولێر چونکە ئەو پرۆژەیە بەیانی دوو بەیانی هەم پارێزگای هەولێر بە ئیخۆی دەزانی و ئیخۆیەتی هەم گەشت و گوزاری هەولێر و گەشت و گژاری گشتی بە ئیخۆی دەزانی لەبەرەوەی دەبتە هۆی ڕاکێشانی خەڵکێک بۆ ئێرە و لە هەمان کاتیشدا حکوومەتی هەرێمی کوردستان بەگشتی ئەو پرۆژەیە بەی خۆی دەزانی. ڕۆڵی کەرتی تایبەت چیانی ئێمە دەکرێت هەر خۆمان لە یەک سێکتەراوە بەرهێنام بکەین یا پێویستە وەکو سەرمایەدار و بازرگانەکانی تر لە بوارەکانی تری شابۆ نمونە لەم بوارە لەم سێکتەرەشاوە بەرهێنام بکەین گرنگی زیاتر بیان پێ بدەین. وابزانم ئێوە وەکو میدیاز لەمەش زیاتر دەبینین و شارە زیاترن چاوی میدیا زۆر گەورەترە لە چاوی خەڵکی حتا لە ئێمەوە بەرهێنە ئێمە هەر کەسەک و لە بوارێک یان لە دوو بواریان لە سێ بواردا بە بەرهێنان دەکەین و کار دەکەین سەرمای خۆماندا لێ وەکو دەڵێ دەیخینە گەڕ بەڵام حقیقەت تەنانەت هەر ئەوە نییە لە بەشێکیان لە دوو بەش چینە خەڵکێکی زۆر وەدەزانی و بەرهێنان تەنانەت ئەوەیە خانووەک دروستکە و بیفرۆشە یان شقەیەک دروستکە و بیفرۆشە نابە پێچەوانەوە بۆ بەرهێنان ئێستا لە بواری کشتتوکاڵدا هەیە لە بواری پیشەسازیدا هەیە ئەوە تە دەبینی لە بواری ئاژەڵ و بەبرێن تیجارەتی ئاژەڵ و ئەوە گەشت و ئەوە سێ بەشە بەشی گەشت و گوزاری تێدایە بەشی ئاژەڵ کڕین و فرۆشتی تێدایە و لە هەمان کاتدا پڕکردنەوەی بۆشایەکی گەورەی استراتیژیە لە هەرێمی کوردستان و لە عێراقیشدا لەبەرەوەی حکوومەتی عێراقیش سنتەریش ئەو پرۆژەیە بە پرۆژەی خۆی دەزانی. بۆ یەکەمین جارە لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان پرۆژەیەک تایبەت بە پەلەوەر و ئاژەڵی زینا دروست دەکرێت. هەولێری پایتەخت دەبێتە دووەمین شار لەسەر ئاستی جیهان کە مۆڵێکی تایبەت بە پەلەوەر و باڵندەی زینەی تێدا دروست دەکرێت. پرۆژەکە لەسەر ڕووبەری 10,000 مەتر چوارگۆشە بنیاد درراوە. 160 پرۆژەکە تەواو بووە. پرۆژەکە 160 دوکان لە خۆی دەگرێت. هەر لەم پرۆژەیەدا بەشی نەخۆشخانە، جوانکاری، ڕێستۆران، تەنانەت هوتێل و مانەوە بۆ ئاژەڵ و باڵندەکان دروست کراوە. هۆکاری سەرەکی بۆەوە دەگەڕێتەوە خواستی هاوڵاتیان لە هەرێمی کوردستان بۆ ڕاگررتنی ئاژەڵ و باڵندەی ماڵی ڕۆژ لە دوای ڕۆژ لە زیادبووندایە. هەروەها بەشێکی زۆر لە بازرگانانیش ئاماژە بەوە دەکەن بازرگانیکردن بەم جۆرە باڵندە و ئاژەڵانەوە ئێستا چۆتە قۆناغێکی نوێ و ملیۆنان دۆلاری تێپەڕاندووە. هەندێک لەو ئاژەڵانە ڕەنگە کەمێک ئەستەم بێت ڕاگررتنیان لە ماڵەکاندا بەڵام هەندێک جار بەهۆی سەرکێشی هاوڵاتیانەوە پارەیەکی یەکجار زۆر دەدەنە ئەو جۆرە ئاژەڵانە. بازرگانانیش باز لەوە دەکەن ئەوان بە پێی خواستی هاوڵاتیان
ئاژەڵەکە دێنە هەرێمی کوردستان و لە هەمان کاتدا هەندێ ئاژەڵ و باڵندەش بەهۆی نەخۆشیەوە ڕێگا پێنەدراون بێنە هەرێمی کوردستان کە لەلایەن حکومەتەوە ئاگادار کراونەتەوە. مامەڵەکردنی ئێوە لەگەڵ ئەم باڵندە و ئاژەڵی جوانکاری زینانە چۆنە؟ ئێوە چۆن مامەڵەی لەگەڵ دەکەن؟ بازرگانیەکەی چۆنە؟ بازرگانی ئەو تەیرانە لەگە جارانی پێشتر فەرقیە ئێستاکات. ئێستا کە زۆر لە عیوان و لە تەیری ئەو ڕوپی زیادی کردی هەمووی بازرگانیە کە بازرگانی چییە لە دەرێ لۆمان دێتن لە ئەوروپای لۆمان دێ لۆ نمونە لە بەرزیکای دێ لە هۆڵندا دێ تەیرەکانمان کە لە گەشێنەی کردیە یعنی تەیری بابەتی نوێ زیاتر مالواتیە ئەشیای زیاتر مالواتیە لە عیوانی گەورە لە عیوانی گچکە چەندە بەرەو پێشتر دەڕواتن یعنی تەیری زیاتر مالواتیە تەیری نرخی زیاتر مالواتیە نرخی گرانتر مالواتیە جاران ئەو نوع تەیرانە نەبوو لە هەرێمی کوردستان ئێستا بابەتی زۆر بووە بڕۆ وایلو 500 600 700 بابەتی تەیر و عیوانی کە زیادی کردیە ئەوجە لە عیوانی بابری لۆ نمونە عیوانی گەورەیە عیوانی بچووکە تەیرە ئەنوە عەشکاوی زۆرەکانی زۆر باشە. ئێوە خۆتان هەڕەمەکی هاوردەی دەکەن یاخود لە ڕێی کۆمپانیا و لە ڕێی وەزارەتەکانی پەیوەندیدارەوە ئەم ئاژەڵ و باڵندانە هاوردە دەکەن؟ نە ئێستا ئەمە بەنسبەت هەمووی کۆمپانیایە کۆمپانیایە کتابمانەیە بەڕسمی دێتن تەیری ئێستا کە ئەگە بەڕسمی نەبیتن داخل ناکرێتن سکەم لە دەوڵەتە ئەوروپیەکان دێتن لۆ نمونە هۆڵندە بەرزیکایە لەو شوێنانە لۆمان دێتن لۆمەتاری کوردستان لێرەمە ئیسلام دەکەن. باشە لە ڕۆی نرخەوە دەڵێن ئێوە نرخەکان خۆتان دیاری دەکەن نرخی بەرزدادنێ نرخەکان چۆنە لە چەنەوە دەست پێ دەکات گرانترینیان چەنە هەرزانترینیان چەندە؟ لە تەیری ئەوروپی لە هەرزانیەکەی لە 100 دلاری پێ دەست پێ دەکاتن هەتا 10,000 دلاریمان هەیە. ئەوە چییە کاکاتۆیە ماکاویە ئەوەی تەیرە گەورەکانی هەتا تقریبا 10,000 دلاریش دەڕواتن هەموو بابەتە ئەی ئاژەڵەکان ئاژەڵ هەیە ئاژەڵ هەیە بە 3 دەفتەری هەیە بە 2 دەفتەری هەیە هەتا 5 دەفتەریش هەیە ئاژەڵەکان ئاژەڵی بابرن لۆ نمونە هەمووی ماڵیشە ئەوە نییە برێت شێوی بیتن هەمووی ماڵێ بۆ لۆ نمونە شێرە پرینگە ئەو شتانێ هەمووی لە دەرێ دێتن بە کتاب بەڕسمی. ئێستا هەر ئاژەڵێک مەسەلەن دەگمەن بێ دەتوانین لە هەرێمی کوردستاندا بەدی بکەین دەست دەکەوێت؟ دەست دەکەوێتن زۆر ئاسایی ئێستا هەمووی دەست دەکەوێتن ئەوروپیە لە ئەوروپا تەڵەب دەکەی هەمووی دەست دەکەوێت. باشە ئێوە بۆچی ئاژەڵ و باڵندەی کێویش دەفرۆشن لە پاڵیە؟ ئاژەڵ و باڵندەی چێوی ناتوانین بەکاربینین سکەم لە بەوەی ئەوە لە بۆ ژینگەی هەر بەخۆی ژینگەی پێ جوان دەبێتن لۆ نمونە مەمنوعە ئەو شتە بێت هەرێمی کوردستان لە بۆی هەمووی بابرین ئەوەمای لەسەرە مەمنوعی لەسەرە هەمووی غەرامەی خۆی هەیە ئەو ئیشێکی زۆر جوانی شەکە ئەو شتیان کردیە بەڕاستی لە بۆی ژینگەکە بەچی جوانە بە تەیری توار و بە ئاژەڵ جوانە. ئەم بازرگانیە لە هەرێمی کوردستان 1 ملیۆن دلاری پێپەڕاندووە زۆر زیاتر کار لە ملیۆنی نیە ئێستا دوکان هەیە دوکان هەیە بای ملیۆنێک دلاری ئەشیای تێدایە لەوەی زیاترە کاتو ئەوەی بەعز دەکەیت. باشە لە ڕووی کڕیاران و فرۆشیاران خواستی لەسەر ئەمە تەڵەبی لەسەرە هەمووی تەلەبێتی لەسەر ئێستا زۆر مشتری زیاتریشی کردێ لە جاران ئێستا خەرک زیاتر خوڵقی دایتە سەر تەیری خەرک زۆر دێتن ئەشیای دەباتن بەس ئەمە لۆ نمونە پێویستمان بە شتێکی وایە کامە لەو بازارڕەکە کەرچینێ هەموو شتێک پێکەر بووە لۆ نمونە مریشکە ئەوەیە پێویستمان بە جێیتکە هەیە کە لۆ نمونە تەیر دیاربی حیوانات دیار بیتن هەر کەسە و شتی خۆی بە زیادیتن. ڕەنگە بەلای زۆر بەمانەوە کڕین و فرۆشتن بەم جۆرە ئاژەڵانە شتێکی زۆر ئاسایی بێ بەڵام بە پێی هەموو ئاماژەکان بێ ئێستا کڕین و فرۆشتن بەم جۆرە باڵندە و ئاژەڵانە بۆ تا بازرگانیکی گەورە و وەک بەشێک لە سامانی ئاژەڵ بۆ زۆرێک وەک داهات و بۆ بەشێکیش وەک خولیا ڕۆژ لە دوای ڕۆژ لە زیادبووندایە کە ساڵانە بڕەکەی ملیۆنان دلار تێدەپەڕێنێت.